ئەمە سەیرانگەی سێچاکانی سەر بە قەزای پێنجوێنە. ئەم ناوچە کوێستانیە ساڵانە دەبێتە شوێنی کۆبوونەوەی هاوڵاتیانی ناوچەکە و بەڕێوەچوونی ڕۆژی پێنجوێن. ئەم ساڵیش چین و توێژەکانی ناوچەکە بە چەندین شێوازی جۆرا و جۆر یادی ئەو ڕۆژەیان کردەوە. پێنجوێنەکان بە دروشمی پێنجوێن لە 5 ماڵ و 5 وێنەوە بۆ هەزاران ماڵ و جوانی مەراسیمەکەیان دەست پێ کرد. ڕۆژی پێنجوێن یەکێکە لە ڕۆژە مێژوویەکان بۆ ئێمە، چونکە ئێمە لە ساڵانی 70 بۆ 80 پێنجوێن یەکێک بوو لەو قەزانەی کە لە لووتکەی گەشەکردنیا بوو، خەریب و خۆی ڕازاندەوە، بەشێک لە دەرچووی کۆلیژ و زانکۆکان ئەگەڕانەوە پێنجوێن لە پزیشک و لە ئەندازیار و لە کەسانی شارەزا و مامۆستایان. بۆیە پێنجوێن هەم لە ڕووی کاسبی و ئیش و کارەوە، هەم لە ڕووی ئاوەدانیەوە، هەم لە ڕووی کوڕەکانی خۆی و قەڵەمەکانیەوە لەو پەڕی گەشەکردنا بوو. لەو مەراسیمەدا کە بافڵ تاڵەبانی و ژمارەیەک لە لێپسراوانی حکومی و حزبی و کەسایەتیەکان و هاوڵاتیانی پێنجوێن ئامادە بوون تاکید لەسەر زیاتر بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و بەرەو پێشبردننی کللتور و دابوو نەریتی کوردەواری و زیاتر گەشەپێدانی هونەر و فۆلکلۆری ناوچەکە کرایەوە کە پێنجوێن و شارستانیەت و خەڵکی ناوچەکە پشکی شێریان لە مێژووی کوردستاندا بەرکەوتووە. ئامانج لە کردنی ئەم فیستیڤالە زیاتر کۆکردنەوەی پێنجوێنیەکانە چ لە ناو پێنجوێن چ ئەوانەی دەرەوە و کۆمەڵی میوانی بەڕێزی ژامادە بن لە فیستیڤالەکە یاخود لە ڕۆژی پێنجوێنە. ئامانجمان تازەکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە، پتەوکردنی برایەتی نێوان هاوڵاتیان و هاوشاریانی خۆشەویستە. لە مەراسیمی ڕۆژی پێنجوێندا دوای خوێندنەوەی وتاری بەخێرهاتن چەند پارچە شیعرێک و گۆرانی و هەڵپەرکێ پێشکەش کران. هەر لە مەراسیمی ڕۆژی پێنجوێندا پێشانگایەکی کەسایەتی شاعیران و نووسەران و شۆڕژگێرانی ناوچەکە کرایەوە کە لە بواری هونەری و ئەدەبی و سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و بوارەکانی ترەوە ئەو کەسایەتیانە ڕۆڵی بەرچاویان هەبووە. هاوکات لە ڕۆژی پێنجوێندا ژینگە پارێزان ئەو ڕۆژەیان بەدەرفەت زانی کە لە ڕێگەی پێشانگا و خستنە ڕووی چەندین وێنەی فۆتۆگرافیەوە پەیامی خۆیان بگەێنە هەمووان بۆ پاراستنی ژینگەی سەوزایی و سروشت و سەرانگا جوانەکانی پێنجوێن. ئاکۆ ئەمین، کوردسات نیوز، قەزای پێنجوێن.